حیزب و لایەنە سیاسەکانی پارێزگای هەڵەبجە کۆی پرۆسەی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانیان ڕەت کردەوە. کۆمەڵی دادگەری لە پارێزگای هەڵەبجە دەڵێت دەسەڵات بە دەنگی حرام ناچێت بەڕێوە. هاوکات بزوتنەوەی ئیسلامی و بەرەی گەلیش دەڵێن پرۆسەکە و ئەنجامی هەڵبژاردنەکە ڕەت دەکەینەوە. ئێمە پێشتر ملاحەزەی خۆمان بە لیژنەی باڵای خۆمان داوە، بەڵگەمان زۆر خستۆتە ڕوو بە هەزاران خەڵک پێشوەختە ئەبرا بۆ دەنگدان. پرسیارێکی گەورەی لای هەمومان دروست کرده بوو. لەبەرەوە ئێستا وەکو لایەنێک لە پارێزگای هەڵەبجە ئەو ئەنجامە ڕەدەکەینەوە، چونکە پرۆسەی سیاسی هەستیار لە هەرێمی کوردستان بە دەنگی حرام بەڕێوە ناچێت. ئێمە وەکو بەرەی گەل هەر لە ئەوەڵی پرۆسەکەوە بە تایبەت لە دەنگدانی تایبەت ناڕازی بووین لە وەزعەکە، لە ئەوەی کە ساختەکاری ئەکراوە فشارێکی زۆر لەسەر دەنگدەرەکان هەبوو. ئێمە قسەی خۆمانمان کرد ئێسش لە دەنگدانی گشتی ئەو پرۆسە بە ساختەکاریەکی مناظەم ئەبینین و هەر نەتایجێکی شات بێت و ئێمە ڕەدیەکەینەوە. ئێستا ئێمە کاندیدمانێ کشاوەت و هەفتا دەنگی هێناوە، یعنی کشاوەت و هەفتا دەنگینە. کاندیدمانێ شەو ڕۆژگەڕاوە دەنگی نێناوە، کەواتە ئەم هۆکارانە واکەن کە گومان زیاتر دروست بێ. بەڕاستی ئەمەش لەوان کە بەڵگە بەدەست بێنین لەگەڵ ئەو لایەنانەی تراگەر شێوازی لە شێوازەکان بتوانین ڕێگەچارەی یاسایی بگرینە بەر و بۆ باتڵکردنی هەڵبژاردنە. لای خۆیانەوە بزوتنەوەی گۆڕان و پەیوەندی ئیسلامی دەڵێن هەڵبژاردنەکە دیزاین کراوە لە بەرژەوەندی چەند هێزێک ساختەکاری بە شێوەیەکی ئەجگار گەورە و فراوان و بە بەرنامە کراوە و پرۆسەی دەنگدان و دیموکراسی خرایە ژێر پرسیارەوە. ئەتوانم بڵێم خراپترین نەتیجەیە لە ساڵی 92 تا ئێستا کە هیچ بەهایەکی بۆ هەڵبژاردن و دەنگی دەنگدەران نەهێشتوەوە و دیزاین کراوە ئەم دەنگدانە و دایان ناوە هەر حیزبێک چەند کورسیێنێ تا ئەو حیزبە چەند لەبەر دڵان بوو بێ بۆ هەردوو لایەنە سەرکیەکە یان بۆ تورکیا و ئێران ئەوەنە دەنگیان پێداوە، یعنی بە پێی ئینتیمای بۆ ئەو وڵاتانە ئەگینا هیچ کەسێک دەنگی خۆی نییە لە یەکێتی و پارتیەوە بگرە حتا ئەگاتە ئێمە و لایەنەکانی تر هیچ کامان دەنگی خۆمان نیە. لە ڕاستیا ئەوەی کە بینیمان شۆکهێنەر بوو بۆ هەموو لایەکمان، جاران دەنگ ئەگۆڕا دەنگی خەڵک ئەگۆڕایە سەر بە عام پرۆسەکە گۆڕاوە بە ئەو سیستەمە ئەلکترۆنیکە کراوە. ئێمە وەکو بازنەی هەڵەبجەی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی دوای ئەوەی کە نەتیجەکانمان بینی هەستمان کرد ئەم دەنگانە زۆر زۆر جیاوازن لەگەڵ ئەو داتا و ئامارانی کە لە بەررسی خۆمانە هەیە، بۆی بە دڵنیاییەوە ئێمە سەر لەبەر ئەم پرۆسەیە بە تایبەتی لە بازنەی هەڵەبجە ڕەدەکەینەوە. هەمووان چاوەڕوانیان دەکرد هەڵبژاردننی بیستیدا باشتر بێت لە هەڵبژاردنەکانی پێشووتر، بەڵام ساختەکاری و دزینی دەنگی لایەنەکان بە تایبەت کۆمەڵی دادگەری هیچ مانایەکی بۆ پرۆسەکە نێشتەوە و هەرزوو بەڵگەکان خرانە ڕوو کە دەسەڵات باوکاری وڵاتانی ئیقلیمی ساختەکاری کردووە بە ساختەچێتی و فێڵ و دزینی دەنگی لایەنەکانی دیکە دەیەوێت لە دەسەڵات بەردەوام بێت. لایەنەکانیش بە تایبەت کۆمەڵی دادگەری کۆی پرۆسەی هەڵبژاردنەکەیان ڕەت کردەوە. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.